سڵاو بەڕێزان، گرنگترین مانشێت و هەواڵی ئەمڕۆی میدیا جیهانیەکانتان بۆ دەخەمەر و لە بڕگەی ڕۆژنامانی لە حورە دەیلی نیوزی تورکی بڵاوکراوەتەوە. نووسینگەی پارێزگاری گازی ئەنتاب لە تورکیا ڕایگەیاند هەرێمێکی تایبەتی ئەمنی بۆ ماوەی 15 ڕۆژ ڕادەگەێنرێت بە مەبەستی یارمەتیدانی هێزە ئەمنیەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و هەڕەشەکانی لە ناوچەکەدا. بەپێی بڕیارەکە پۆلیس دەتوانێت هەموو بنکەکانی پۆلیس و ترافیک و ئۆتۆمبیلەکانی هاتوچۆ کۆنتڕۆڵ بکات و لە هەر کاتێکدا پێویست بکات هاتوچۆ لەو هەرێمەدا ڕابگیرێت. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا ڕایگەیاند ئەو هەنگاوانە بەهۆی هەستیاری ناوچەکەوە دەگیرێنە بەر. ئەردۆغان وتی ئەو بڕیارە بۆ ماوەی 15 ڕۆژ کارا دەبێت. پێشکەوتنەکان لە ناوچەکەدا لە دوای 15 ڕۆژ بەدی دەکرێت. بەپێی زانیاریەکانی ڕۆژنامە تورکیەکە ئەو ڕێوشوێنە دژ بە چەکدارانی داعش و گەریلاکانی یەپەگا لە ناوچەکە دەگیرێتە بەر. لە ڕۆژنامەی گاردیانی بەریتانیش بڵاوکراوەتەوە وەلید بن تەڵال شازادە و بلیۆنەری سعودی ڕایگەیاند دۆناڵد ترامپ شەرمەزاریە بە وڵاتەکەی. ئەم وتەی تەڵال لە دوای ئەوە دێت ترامپ لە کاندیدی چاوەڕوانکراوی کۆماریەکانە ڕایگەیاند بوو پێویستە ڕێگری بکرێت لە مسلمانان کە سەدانی ئەمریکا بکات. تەڵال ڕایگەیاند ترامپ نەک تەنها شەرمەزاریە بۆ پارتی کۆماریەکان بەڵکو تەواوی ئەمریکای شەرمەزار کردووە. تەڵال بە ترامپ دەڵێت واز لە خۆکاندیدکردنت بهێنە لە کاتێکدا هەرگیز ناتوانانی سەرکەوتن بەدەست بهێنیت. ئەم پەیامی تەڵال لە تویتەرەوە ئاراستەی ترامپی کردبوو لە بەرامبەریشدا ترامپ لە تویتەرەکەی و نووسیوێتی وەلید تەڵال کە شازادەیەکی نەفامە دەیەوێت بە پارەی باوکی سیاسەکانی ئەمریکا کۆنتڕۆڵ بکات. هەر کاتێک هەڵبژێرام ناتوانم ئەو کارە قبول بکەم. لە العەرەبیەش بڵاوکراوەتەوە بۆ یەکەم جارە لە دوای ئەوەی بۆ یەکەم جار لە مێژووی سعودیەدا ژنان لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی شارەوانیدا دەنگیاندا ئافرەتێک توانی کورسێکی ئەنجومەنی شارەوانیەکان لە مەککەی پیرۆز لە ڕۆژاوای سعودیە بەدەست بهێنێت. سالمە حزاب ئەلعتێبی کورسێکی ئەنجومەنی شارەوانی شارۆچکەی مەدرەکەی لە مەککەی پیرۆز بەدەستهێنا. ئەمەش بە پێوە ئەنجامە سەرەتاییانەی ئوسامە ئەلبار سەرۆکی لیژنەی ناوچەی هەڵبژاردنەکانی شارەوانی بڵاوی کردەوە لەلایەن دەستگا هەواڵە فەرمیەکانی سعودیەوە بڵاوکرانەوە. لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی شارەوانیەکانی سعودیە 978 ئافرەت و 5938 پیا و کاندید بوون. بڕگەی ڕۆژنامانی پێشکەشکردن کاتێکی خۆش.